بودجە کە پەسەند کراوە مەفروضە حکوومەتی عێراقی ئەو ڕێنمایانی کە دەری کردووە لەسەر جێبەجێکردنی بودجە ئەو بەشەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە دەبێت ئەوان داوا بکەن کە وەفدەکەی هەرێمی کوردستان بچێتەوە بۆی لەسەر شێوازی جێبەجێکردنەکەی بە تایبەتی وەفدی تەکنیکی لە وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی سامانە سروشتەکان بچێتەوە بۆی لەگەڵ حکوومەتی عێراقی وەزارەتە معنیەکان شێوازی جێبەجێکردنەکەی بۆ باز بکرێت و مەسەلێکی تەکنیکیە زیاتر نەک سیاسی چونکە ئەو مەوزوع گرنگەکە کۆتایی هاتووە. وەفدەکەی ئێمە لە بەرنامەیە کە هەفتەی داهاتوو بچێتەوە بەغدا. حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی و ئابووری سەرپشک کردووە کە هەر کاتێک ئەو داهاتی لەبەر دەستیانە زۆرتر بوو بڕی لێبڕینەکە کەمە بێتەوانێ بۆی وەزارەتی دارایی و ئابووری چەند ڕۆژێکە هێشتا لیستی نەناردۆ بۆ خەزیانەکان بۆی کە دیراسی خۆی بکە و هەوڵبات بە زووترین کات ئەو داهاتی کە لەبەر دەستیاتی بزانێت چەنە بەپێی ئەوە لێبڕینەکە دیاری